ئەم کاتتان باش من دکتۆر عوسمان هەورامی لێپرسای باخچەکانی زانکۆ مامۆستا لە کۆلیژی ئەندازیارە کوچکاڵیەکان. ئەمڕۆ باسێکمان هەیە لەسەر داری سنەوبەر. سنەوبەر تەمان جۆری زۆرە، بەڵام ئەمڕۆ باسی جۆری سنەوبەری بەردارەکەین کە پێڵێن سنەوبەری سەمەری یا بە ئینگلیزی پێڵێن ستۆن پاین. ناوە زانستیەکەی بریتە لە پاینەس پینیا لە خێزانی پایناسیەیە لە گروپی کۆنیفێراڵز. کۆنیفێراڵز بریتە لەو دارانەی کە بەرەکانیان بریتە لە قوچەکێک کە لە شێوەی کۆنایە کە بەری دارەکە لەناو ئەم بەرە پێگە. داری سنەوبەری سەمەری لە ئەوروپاوە هاتووە بۆ وڵاتی ئێمە. بەرگەی گەرمای زۆر لەگەڵ سەرمای زۆر ئاگرێ. یەکێکە لەو جۆرە دارانەی کە لەبارە بۆ شوێنانی کە هەوای نالەبارە، چ سەرما بێ چ گەرما بێ. یعنی بۆ نمونە لە ئەوروپا پلەی گەرما ئەگاتە ناقس 50، لە لای ئێمە لەوانەیە بگاتە زائد 40 زائد 50. یعنی جیاوازی نێوان ئەم دوو پلەیە تقریباً 100 پلەیە. یعنی یەکێکە کۆنیفێراڵز بە شێوەیە گشتی ئەو یەک جۆرێکە لەو دارانەی کە بەرگەی ئاوهەوای نالەبارەگرن. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم دارە ئەوەیە کە بەرەکەی ئەخورێ، بەرەکەی بەکارهێنن وەکو بادام ئەخورێ، بۆیە پێشی ئەڵێن سنەوبەری سەمەری. یعنی بەردار بەرەکەی لەوەیە کە قیمەتێکی خۆراکی گرنگی هەیە کە هەردوو مادەی زینک و مەگنیسیۆمی تێدا زۆرە بەکارهێنرێ بۆ خواردن. دوای ئەوەی کە لە بەرەکەی لێکرێتەوە بەرگێکی تەنکی هەیە، ئەو بەرگە لێکرێتەوە وەکو دەنکە بادامێکی بچووکی لێدێ، ئەتوانن لە بوریانیا و لە مەحشیا ئەو شتانە بەکاریهێنن بۆ خواردن کە قیمەیەکی باشی هەیە، ینی نرخێکی خۆراکی گرنگی هەیە بەکارهێنرێ بۆ خواردن، نرخێکی گرانیشی هەیە. چونکە ئەو دارەی کە گەورە ئەکرێت نزیکەی لە 15 ساڵ بەرەوژوور اینجا ئەکەوێتە بەرهەم، لەبەرەوە قیمەی ینی بەهاکەی گرانە. لە بازارە لەوانەیە 70-80 هزار دینارێک بێت لە بازارەکانە کە ئەفرۆشرێ. بەڵێ. طبعاً دارەکە دارێکی زۆر جوانە، شێوەکەی خڕە. جیاوازیەکەی لە دارەکانی تر ئەوەیە کە ئەم تاجی دارەکە، یعنی لە قوپۆبی دارەکە بە شێوەیەکی خڕ دەرەکەوێ، گەڵایەکی سەوزی تۆخی هەیە، گەڵاکانی پڕن. طبعاً گەڵاکانی چۆن هەموو دوو گەڵا بەیەکەوە بەستراوە، هەمیشە سەوزە، بەرگەی گەرما ئاگرێ، زۆر جوانە، لە پارکەکان و لە باخە گشتیەکانە زۆر بەکارهێنرێ. لەگەڵ دارستانەکانە ئێمە توانێت ئەو دارستانانەی کە هەمانە دروستیەکەین زۆربەی دارەکانی بکەین بە سنەوبەری سەمەری کە دوولایەنەیە، هەم بۆ جوانیە، هەم بۆ بەرەکەیەتی، هەم بۆ باڵندە سوود لە بەرەکەی ئەبینێ. سمۆرە لە بەعزێ شوێن لەوانەیە سمۆرە هەبێ ئیسفادە لە خواردنەکەیەکە. یەکێک لە سیفاتەکانی ئەم دارە ئەوەیە کە بەرگەی هەموو جۆرە گڵێکەکرێ. یعنی گڵێک کە بە پید نەبێ ئەمە ئەتوانین لەو شوێنانەی کە یا گڵێکی کەممان هەیە ئەتوانین ئەم دارانەی تیا بڕوێنین. زیادکردنی ئەم دارەش بە هۆی تۆوەکەیەوە بێ. ئەو تۆی کە هەمانە بە شێوەیەکی گشتی دوای 3 ساڵ ئەو بەرە پێگە ئەتوانین ئێمە ئەو بەرە بەکاربێنینەوە لە شەتەڵگەکانە بتوانین زیادی کەین کە لە ماوەی ساڵێکدا چەکەرە ئەکات و نزیکەی بستێک بەرزە بێتەوە، لەوانەیە 2 بستیش بەرز بێتەوە گەر شوێنەکەی گونجاو بێ. دوایەوە ئەتوانین بیگوازینەوە بۆ شوێنێک کامانەوەی بیکەین بە دارستان. ئەگەر نەمامەکە بچووک بێ لەوانەیە 3 ڕۆژ جارێ هەفتەی 2 جار بۆ تا گەورە بێ، کە گەورە بوو تا 2-3 ساڵ ئیتر پێویست بە ئاودان ناکە.